ئەم شەی داستەیادا تەلەوێ بەشی فیزیای زانکۆی سلێمانیم دەستی ڕوانندانیشم پێش 2 ساڵ دەستم کردو بە ئیشی سابوون دروستکردن سەرەتا حەزم لێ بوو دوای سێرچ و گەڕان و بەدواداچوونم بۆ کرد هەتا خۆم فێر کرد بەشداری دەورەم کرد سەرەتا بەس بۆ خۆمانم دروستەکرد لە ماڵەوە چونکە کە سێرچمە کرد سابوون بە چ شێوەیە دروستەکرێت و هاوردەکرێت جۆری بەرازی تیا بەکارێنێ هەنە لە سابوونەکان بەزەیتی ماوەی کافتریا و شتەکان دروستەکرێن و ئەنێردێن حەزم کرد بۆ خۆمان دروستیکەم سەرەتا دواتر پەیج و شتم دانا بە ئۆنلاین ئەمفرۆشت کە زانم خەڵک زۆر حەزی لێتی و ئەوانە حەزم کرد ئیشەکە لە ماڵەوە بێنمە دەرەوە سابوونەکانم هەرکەس بێ بە شێوەیەکی ئاسان بەرپرسی بکە لە مارکێت و شتەکانە ڕۆژێک بەڕێکەوت فۆرمێکم لە فەیسبوک بینی کە ڕێکخراوی و NDP هاوکاری مادی ئەو شوێناناکە کە لەژێر دەسەڵاتی عێراق و سووریان تووشی قەیرانی دارایی بوون کوردستانی شێکێکە لەو شوێنانە فۆرمەکە نزیکای 300,000 کەس تەقدیمی کردبوو 10 پرۆژە بوو ببراوە پرۆژەکەی منیش یەکێک بوو لەو پرۆژانە و ئەم کارگەیەم پێدامەزەن ئێستا لێرە سابوون دروستەکەم ماوەی مانگێکە بێ لێرە دەستم کردو بە ئیش هەر لە سەرەتاوە ماڵەوە هاوکارێکی باشم بوون بۆ ئەم ئیشە ئێستاش ڕۆژانە هەموو ڕۆژە لەگەڵ دایکمایان بۆ ئێرە و ئیشەکەین ڕۆژانە هەر کاتێک کە بەپێی مەجال کاتەکانی بەپێی ڕۆژەکان ئەگۆڕێت یینە کارگە کە هاتیینە کارگە لەگەڵ دایکم دەست بە دروستکردنی سابوونەکانەکەین یەکەم مەرحەلە ئەمە زەیت و شتەکانمان تێکەڵ کردووە لێرەیە حەزم نەکرد مادەکە بێنم و تێکەڵکەم چونکە دەستە سووتێنێت تۆزە ئیسعاجە بەرکەوتنیش و هەبێ لەگەڵیا بەرێکی بکەوێ ئەی سووتێنە ئەگەر زۆر ئاگادار نەبێت دوای کە هەموو زەیت و مادەکانمان تێکەڵ کرد بە جوانی تێکەڵ یەک بوون دوای ئەوە لە قاڵبیانەنی ئێستا دەستەکەین با لە قاڵبیانەنی سابوونەی کە ئەمڕۆ دروستمان کردووە سابوونی زەردەچەوە لە پێکاتەیە کۆمەڵە زەیتێکەیە تایبەت بە پێستی چەور تایبەت بە زیبکە و زەردەچەوەی سروشتی لە پێکاتەیە هەیە کە زەردەچەوەی سروشتی یەکێکە لەو مادانەی جیاسروشتیانەی کە زۆر باشە بۆ زیبکە و پێستی چەور ئەنتیبەکتریایەکی باشە نایە لە پێستەکە تووشی بەکتریا بێت کە زیبکەش لە بەکتریاوە دروست دەبێت مەرحەلەی دوای ئەوە ئەم سابوونانە بۆ ماوەی 24 تا 48 سەعاتدا ئەنین دوایەوە کە سابوونەکان بە تەواوەتی خۆی گرت و ڕق بوو لەناو قاڵبەکەیە لە قاڵبەکە دەریەکەین لەبەر ئەوەی ئەو سابوونەی کە ئێستا دروستمان کرد ئەوە بماوەی 48 سەعاتدا بنرێ ئێمە لێرە سابوونی ئامادەکراومانەیە ئەو سابوونەی لێرەیە لە جاترە و گەڵای غار و زەیتی زەیتون دروست کراوە ئەم سابوونە بەکارێت بۆ پێستی وشک ئەو پێستە وشکانی کە تووشی زیبکە ئەبن یان ئەو پێستانەی کە حەساسەتیان هەیە ئێستا ئەم سابوونە لە قاڵبەکەیە دەرەکەین سابوونەکە بین لە تێکین تێکین و ئەکەین بە سابوونی دوای ئەوەی کە سابوونەکانمان لە قاڵب دەرێنە ئەم سابوونانە ئێستا شوێنین بۆ بەکارهێنا چونکە چارەسەر نەبوون ئەبێ بۆ ماوەی 2 هەفتە بۆ 3 هەفتە داینێن تا چارەسەرە بوون چارەسەر بوون واتە ئەو مادانەی کە لەناو سابوونەکەیە بە تەواوەتی هەمویان بەیەکەوە تەفاعول بکەن دایانێنین بەم شێوەیە دایانێنین بۆی بە تەواوەتی هەوا بەریکەوێت
سابوونەکانمان چارەسەر بوو بۆ ماوەی 2 هەفتە بۆ 3 هەفتە داماننا ئەیانکەینە کارتۆنەکانیانەوە ئامادە بن بۆ بازاڕکردن. ڕاستی تاکفرۆش و جوملەش هەیە لای ئێمە لە هەموو شوێنێکەوەیان، چونکە من خۆم پێشتر بە ئۆنلاین ئەمفرۆش خەڵک زیاترم ناسێت ئەزانێت کە ئێستا بەرهەمەکەم وا لێ کردووە لە هەموو شوێنەکەەوە بە تاک و بە جوملەش یان بوون. زیاتر سابوونەکانم خەڵکی گەنج جوان بەکارهێنن زیاتر کچانیش. پێیان بۆ کەسانی کە بە ئیشن و لە ماڵەوە دانیشتوون ئەگەر حەز و خولیایەکیانەیە هەوڵی بۆ بن. من بە هەوڵدان گەشتم بێرە سەرەتا لە 1 لیتر زەیتەوە دەستم پێ کرد، 1 لیتر زەیتم هێنایەوە لە ماڵەوە تاقیم کردەوە. سەرەتا چەند سابوونێکی کەمم دروست کرد بە هەوڵدانێکی زۆر گەشتمە ئێرە. هیچ شتێک لە بەردەم هەوڵدانە ناتوانێت بوەستێ، بە هەوڵدان دەتوانێت هەموو دیوارەکان پشکێنی.